دەزانیت ئۆنلاین کلینیک چییە؟ دەزانیت ئۆنلاین کلینیک چییە؟ دڵنیام نەتزانی و نەتبیستووە چونکە لە هیچ جێگایەک نەکراوە. ئۆنلاین کلینیکی سمارت وەرچەرخانێکی نوێی تاوەری تەندروستی سمارتە بۆ خزمەتی زیاتر بە چارەخوازانی کە دەتوانن لە ڕێگای دابەزاندنی ئاپی سمارت و ناردنی پشکنین و پرسیارە پزیشکەکانتان لە ڕێگای بەشی ئۆنلاین کلینیک لە هەر جێگایەک بن. پزیشکە پایە بڵندەکانی تاوەری تەندروستی سمارت لە ماوەی کەمتر لە کاتژمێرێک وەڵامتان بدەنەوە و دوای ڕاوێژکردن و زانینی کێشەکەت پێشنیاری باشترین پزیشکەکانی تاوەری تەندروستی سمارتت بۆ دەکەن لەو پسپۆڕیەی کە پێویستە سەردانی بکەیت. ئامانجی ئەم خزمەتگوزاریە ئەوەیە کە تۆ لە ماڵەکەی خۆت یاخود شارەکەی خۆتەوە بگەیت بە ڕێگای چارەسەر و پزیشکی پسپۆڕ بە ئاسانترین شێوە بە هیوای تەندروستیەکی باش بۆ هەمووان.